کۆبنەوەی ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک چی کراوە چی وتراوە لە داهاتووە چیەکرێت ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووکۆ لەگەڵماندا. بەڕێز حەسەن مەجید سڵاوتان لێ بێوم کاتتان باش. کاراکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا چەند گرنگ بوو بۆی هەنگاوەکانی پێکێنانی حکومەتی خۆجی کەرکووک دەست پێ بکات؟ ئێوارەی جەنابتان و بینەرانی کەناڵ 24 باش، بەڵێ گرنگیەکی تایبەتی هەبوو هەڵبژارد یەکەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە پاش چاوەڕانیەکی زۆر لەلایەن خەڵکی شارەوە، سوپاس بۆ خوا، سوپاس بۆ ئەو کەسانەی کە ئەگەر بە وشەیەکیش هاوکار بوو بێتن بۆ نزیککردنەوەی بیربۆچوونی لایەنە سیاسیەکان تا بەوەی بگەینە نەتیجەیەک، تا بگەینە ئەوەی کە ئەمڕۆ بە ئامادەبوونی تەواوی کوتلە سیاسیەکانی شار توانێرا کۆبوونەوە ئەنجام بدرێ بە سەرکەوتووی. لەبارەی پۆستی پارێزگاری کەرکووک بەڕێستان قسەتان کرد و باستان کردووە کە بۆ کورد دەبێت هەروەها شاخ من گوێم لە دەنگی خۆمە بێتەوە. بڵێ گوێت لە دەنگی خۆتە بێتەوە یان گوێت لە دەنگی منی؟ ئەگەر ئێستا کێشەکە چارەسەرەکەن هەرچێکە بێت داوای لەبوور نەکەم. لەبارەی پۆستی پارێزگاری کەرکووک بەڕێستان قسەتان کردووە کە بۆ کورد دەبێت و هەروەها بەڕێز شاخان عەبدوڵڵا جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی شەوی شەر دەڵێت بۆ کورد دەبێت. لەناو کورد چی کراوە؟ کورد هیچ ڕێکەوتنیشان هەیە لەناو خۆیان لایەنە سیاسیەکان بۆ نمونەیەکێتی و پارتی کە بتوانن پۆستی پارێزگار بەدەست بێنن؟ چی کراوە بۆ مەبەستە؟ بەڵێ دروست بە پێی دەرەنجامی هەڵبژاردنەکان دەکرێت پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کورد بێ. سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەت ئەتوانم بڵێم تا ئێستا ڕێکەوتنێکی ئەوتووە لە نێوان کورددا ئەنجام نەدراوە بۆی کە بتوانرێ بگەینە سیغەیەک کە بە هەردوو لا بتوانین کەسێک دەستنیشان بکەین. بەڵام کاتش لە پێش ماوە کە بتوانین ئەو ماوەی 30 ڕۆژەی کە لە ئەمڕۆ تا ماوەی 30 ڕۆژ لە پێشە بۆ ئەوی کە بتوانرێ حراکی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکانە دەست پێ بکە بۆ ئەوەی کەسێکی شیاو یان کەسێک کوردێک کە شایستە بێ بەو جێگایە و خاوەن تەجروبەیەکی باش بێ لە تەواوی بوارەکان، لە بواری ئیداری، لە بواری کاری، کەسێکی تەکنوقرات بێ، کەسێک بێ کە بتوانێ بە بوعدی یەک مەسافە لەگەڵ هەموو نەتەوەکانە بێت و خزمەت بە شارەکە بکە و بە حەقەت کە کەسێک بێ وەکووتم ڕەزامەندی هەموو نەتەوەکانی لەسەر بێت. بەڵێ کەواتە بۆ کورد یەکلا بووەتەوە عەرەب و تورکمان ڕازین یاخود ئاویشماوەتەوە سەر ڕێکەوتنی ئەگەرێک هەبێت کە یەکێ لە لایەنە سیاسیەکانی کورد لەگەڵ عەرەب و تورکمان ڕێ بکەوێت؟ هەموو ئەو کۆمەڵی پێشنیار و پرۆژە لە تەرح کراوە، بۆیە ئومێدەوارین کە بتوانرێ لە وەکوتم لە ماوەیەکی کەمدا بتوانرێ نەتایجی هەبێ. ئەو دانیشتانەی هەیە لە نێوان تەواوی لایەنە سیاسیەکان لە دوو قۆڵی سێ قۆڵی ئەتوانم بڵێم دانیشتن هەیە، بەڵام تاوەکو ئێستا گەیشت بێتنە ڕێکەوتنێکی کۆتایی تا ئەو شوێنەی من ئاگدار بم تا ئێستا ڕێکەوتنێک یان ئیبرامی کۆبوونەوەی دوو قۆڵی سێ قۆڵی تا ئێستا لە نێوان کێوکێ هەبووە؟ لە نێوان لایەنە سیاسەکانە هەموو هەیە، لە نێوان عەرەب و کورد، لە نێوان کورد و کورد، لە نێوان عەرەب و تورکمان، لە نێوان کورد و عەرەب و تورکمان بەو شێوانە هەبووە. بەڵێ ئەگەر جگە لەوەی کە ناکرێ ئێمە ئەو ڕۆڵی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیاعی سوودانی لەبەرچاو نەگرین کە ڕۆڵێکی باشی هەبووە لە ئەنجامدانی سێ کۆبوونی لە دوای یەک لەگەڵ ئیتلافی ئیدارەی کەرکووک بۆەوەی کە ئەتوانین بڵێن بەرهەمی ماندووبوونی ئەوان بوو کە توانرا ئەمڕۆ ئێمە تەواوی لایەنە سیاسیەکان لە هۆڵی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبینەوە و یەکەم دەرس ئەنجام بدەین. بەڵێ ئەتوانرێت لە ماوەی ئەو 30 ڕۆژە کە دیاری کراوە لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن؟ ئومێدمان وایە بتوانین، چکە ئەگەرنا لە پاش ئەو 30 ڕۆژە بە تەسەوری من ئەو کات ئەکەوێتە بەردەست ئیرادەی
حکومەتی عراق چۆن تەسەڕف لەگەڵ واقعەکە بکات چکە بە پێی زەمانەکەی کە دیاری کراوە 30 ڕۆژە لە ماوەی ئەو 30 ڕۆژە دەبێ ئێمە پارێزگار و هەردوو جێگرەکەی لەگەڵ سەرۆکی مەجلس و جێگرەکەی دەستنیشان بکەین. بەڵێ 6 مانگ نزیکی 7 مانگە هیچ ڕێکەوتنێک ڕووی نەداوە لە نێو لایەنەکانە پێتان وایە بەم 30 ڕۆژە ڕێکەوتن هەبێ؟ لێرە بابەتێکەیە ینی هەندێک حقایقەیە دەکرێت باس کرێ پارێزگاری بە وەکالەتی ئێستاوە بەرەو خانە نشینکردن دەچێت ئەوەی چێکە لە خاڵەکان دوو ئەتوانم بڵێم کە کاتێک زەمنێک دیاری ئەکرێ ئەو وەختە عرە بڵێ حراکی سیاسی حراکە سیاسیەکان تەسەوڕەکەم لە ئێستا بەدواوە لە ماوەی ئەم 3 ڕۆژە زیاتر بێ بۆ ئەوەی کە بتوانێت دەرەنجامێکی لێ بکەوێتەوە. بەڵێ وەکو بەڕێستان باستان کرد کە ئەگەرم 30 ڕۆژەدا هیچ نەکرێکەوێتە دەست حکوومەتی عێراق کەوا بێ و کاتە حکوومەتی عێراق پۆستەکان دیاریەکات یان چیەکە؟ تەسەورەکەم ئەو کاتە بڕیارێک لە بڕیارەکان بە شێوەیەک لە شێوەکان ئێمە با پێشە و حەدەسانە نەکەوین بە شێوەیە لە شێوەکان بڕیارێک بدا کە ئەتوانین بڵین جێ ڕەزامەندی نەکتەنیا کورد تەواوی کەرکووکی و کەرکووکیەکان نەبێ بۆیە ئومێدەوارین کە بتوانین لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا بگەینە ئەوەی کە سیغەیە کە ڕەزامەندی هەموو لایەکی لەسەر بێ چونکە معلومی جەنابتانە کەرکووک شارێکی فرە دەنگە فرە ڕەنگە فرە مەزهەبە فرە ئاینە لە تەشکیلکردنی حکوومەت لە شارێکی وا کە پێکهاتەکەی بەم شێوە بێت تۆزێت کارێکی سەهل نییە بەڵام ئەمەش بەو مانایە نییە ناومێد بین ئەگەر نیەتە تی باش لەلایەن هەموو نیەتی چاک لەلایەن هەموو کوتلە سیاسەکانی براوە کوتلە سیاسە براوەکانی شاردا هەبێ دەتوانین لە کاتێکی قیاسیا ئەم کاتێک کە بۆمان دیاری کراوە دەتوانین پارێزگارێک یان بە چووکە یاساکە لێرە ینی هەندێک حاڵەتەیەکە پێویستە ئاماژەی بۆ بکرێت نەتائیجی انتخابێکە وای کردووە کە هیچ نەتەوەیەک بە تەنیان نەتوانێت پارێزگارێک دەست نیشان بکە لەگەڵ ئەوەش یاسایە کە تایبەت خصوصیەتێک دراوەتە کەرکووک کە ئەوش ئەوەیە تەواوی ئەبێ ئێڕای جەمیعی لەسەر بێ بە هەموو نەتەوەکان یا بە ئەوەتر بڵێم هەر سێ نەتەوەی کە کورد و عەرەب و تورکمانە لە شارەکە ئەبێ بۆ دەستنیشانکردنی پارێزگار ڕەزامەندی ئەو سێ نەتەوەی لەسەر بێ بۆیە ئەمە تۆزێک دەتوانن بڵێم یەکێک بۆ لەو هۆکاری تاخیربوونەکان بەڵام ئێستا لە ئێستاوە توانین بڵێن بە پێی یاسا کاتەکان دیاری کرا بۆیە دەکرێت بگەینە نەتیجەیەک خۆشبەختیش ئینشاءڵڵا کە دەگەین. بەڵێ هەتاکو ئێستا ئاستەنگەکە چی بوو چێ بوو لایەنە عەرەبەکان بوون تورکمان بوون یاخود ئەگەر کورد لە ناو خۆیان بگەشتایەتە ڕێککەوتنێک و لەگەڵ هەندێک لایەنی دیکە نیان نەتوانێن پرسەیەک لا بکەن و یان نەتانویست کەس دڵگران نەبێت ئەوەی دەرچووە لەم هەڵبژاردنەوە توانێتی بگاتە ئەنجومەنی پارێزگا هەمووی ڕازی بێت. تەواوی ئەو خاڵانەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد ئەتوانم بڵێم هۆکارەکانە جگەلەوەی کە من لە پرسیاری پێشوە ئاماژەم بە پێکاتە و شێوازی هەڵبژاردنەکان کرد ئەو کۆمەڵی هۆکار بوون بەڵێ ئەتوانم بڵێم تەبای نێوماڵی کوردی شرەکێک بێ لەو هۆکارانەی کە تاخیر یەکێک بێ لە هۆکاری دواکەوتنەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا وەکو وتم پێکهاتەی شارەکە تحکومەکە کە وە لەگەڵ نەتایجی انتخابیەکان ئەمانەوە یاسای هەڵبژاردننی کەرکووک ئەم چەند خاڵە وای کردووە کە زیاتر لە 6 مانگ تا ئێستا نەتوانراوە بگەینە سیغەیە کە ڕەزامەندی هەموو لایەنەکان بێسەر بێ. بەڵێ بەڕێز حەسەن مەجید پێشتر چەند جارێک هەندێک لە لایەنەکان لە عەرەبیەکان لەوانی دیکە باسییان کرد کە لە نێوان لایەنە سیاسیەکانی کەرکووک متمانە نەماوە چیە متمانێت دروست دەکاتەوە ئەو پێتان وایە ئەم کۆبنەوەی ئەمڕۆ ئەم کاراکردنەی ئەنجومەنی پارێزگا توانێت ببێتە بەناغەی متمانەیەک لە نێوان لایەنە سیاسیەکان؟ بەڵێ دەتوانین پشتی پێ ببەستین چونکە هیچ نەبێت لەو ڕکود و ئەنجمادەی کە لەو چەق بەسوەی کە هەبوو توانرا ئەو خۆناغە تێبپەڕێنین بۆیە ئومێدمان هەیە کە بنەمایەکی باش بێ بۆی کە لە ئایندەدا لەسەر تاوڵەی حێوار و مفۆزات بتوانین بگەینە ئەوەی کە دەممان زیاتر بگاتە یەک چکە دائیمەن لە هەندێک لە کاتەکانە زیاتر لە کەناڵی ڕاگەیاندنەکانەوە مخاتەبە یەکمانە کرد بۆیە خۆی بۆ خۆی ئەوش تەسەورەکەم کارێکی باش نەبێت لە زمانی مفۆزات و دانووساندنە بۆیە ئومێدەوارین بتوانین لە داهاتوودا لەسەر تاوڵەی مفۆزات و حێوار بتوانین بگەینە نەتیجەیەک کە
پێش ئەو مدە یاسایی کە دەستنیشان کراوە بتوانین کەسێک جارێکی تر ئەڵێم شایستە بە خەڵکی کەرکووک چووکە بەڕاستی من لێرەوە لە کەناڵە جوانەکەی بەڕێستانەوە ئەڵێم داوا لێبوردن لە خەڵکی شارەکەین کە زیاتر لە 7 مانگە ئەوان لە چاوەڕوانیە ئەوەی کە ئەوان بەڵێ ئەوەی کە لەسەر خەڵکی شار بوو کردی ماوەتەوە لەسەر ئێمە بتوان لە ئاینداچی بکەین لێرەوە من لە کەناڵەکەی لە کەناڵە ڕێزەکەی ئێوە ئاماژەی پێ دەکەم کە ئێمە وەکو لیستی پارتی دیموکراتی کوردستان تەواو پابندین بەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکانە لە هەڵبەرشاردنەکانە بەرزمان کردبووە ئەو داواکاریانە و لە سەروی هەموو شەوەکە دروشمی لیستی ئێمە لیستی پارتی دیموکراتی کوردستان یەکتر قبولکردن و پێکەوە ژیان بووە و ئێمە درێژە بەو با بڵێن شعارات دەدەین کە لە کاتی حملەی انتخابیدا بەرزمان کردبوو. بەڕێز حەسەن مەجید وەفادارە بین بەرامبەر بۆ بەڵێنانەیە کە بخن. بەڵێ پابندی بەڵێنەکانتانە بن کە لە هەڵبژاردنە بە دەنگدەرانتان داوە. سپاس بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کەرکووک و لەگەڵماندا بوو.